سڵاو دیاردەیەم جارەی دەروون و دیاردەیەکە کە بەشێکی زۆر لە خانمانی کوردستان بوونەتە قوربانی و هەروە بە شاراوەی و ئەمێنێتەوە و ڕۆژانە بار هۆکارێک بێت دەگەر هۆکاری شەرمنی خانمان بیانیان هۆکاری نەوێرانی کەیسەکانیان بێ وەکەر کەیسێکی تری ئەم وڵاتە دیزە بە دەرخۆ ناکرێ و بە بێدەنگی ئەمێنێتەوە و ئەو کەسانی کە هۆکاری ئەم قوربانیشن وەک بەرزەکی بانان بۆی دەرەچن. لە شاری هەولێرین لە یەکێک لە مۆڵە گەورەکانە پێمان باش بووم بەرنامەیە تۆما بکەین لە بەرەوەی کە ئەم دیاردانە لە ئێستاە لە زۆربەی مۆڵەکانان ڕوایەت. ئەویش دیاردەی تەحەڕوشکردنی هەندێک لە دوکانار بۆ ئەو خانمانەی کە سەردانیانەکە. جا نازانین هۆکار دەردی کوردەڵێ شلی خانمەکانن بۆی کە دوکانارەکان وایان لەگەڵا بکەن یان توندڕەوی و فشاری دوکانارەکانە بۆ ئەو خانمانەی کە بوونەتە قوربانی. یەکێک لەو خانمانەی کە لەم بەرنامەیە وەکو نمونەیەکی زیینو وەریەگرین بۆی نووسی من لە دوکانارێک ستیانێک و جلێکی ژێرەوەم کڕی بۆ هۆکاری جیابوونەوەم لە مێردەکەم لە بەرۆی خاوەنی دوکانەکە بەو جلانەی کە لێم کڕی تەحەڕوشی پێوە کردم و هەڕەشەی لێکردم. بە پێچەوانەوە هەندێک دوکانار بۆیان نووسی و مەڵەن کاک دەروون جاری وایە خانمێ جێت سوراوێکمان لێکرێ یا بۆنێکمان لێکرێ پێمانە لێ گەرداوای پارەمان لێ بکە ئێستا لەم دوکانە قیژێنم و کەرامەتی خۆشت و دوکانەکەشە ڕوشێنی. بابزانین بێ ئاگای حکوومەتە بێ ئاگایی لایەنی پەیوەندیدار و پۆلیسەوە ئەم دیاردەیە جڵەوی ئەم دیاردەیە لە دەستی حکوومەتە نەماوە بە ئارەزووی دڵی خۆیان لە بینی دوکانار و موشتەریە خانمەکانایە یان بزانین هۆکارەکە چییە. بە خۆشحاڵیەوە بە میوانناری مقدم نەبەس عەبدولقادر بەرپرسی بەشی پۆلیسی ڕێکاری بەخێر بیت ئازێتی کێشە سپاس. خانم لەنجە عەبدوڵڵا چالاکوان جەنابیشە بەخێر بی وەکو دوکانارێکیش کاکاوکار سلێمان میوانە لە بەرنامەکەمانە هیوادارین کە حەقیقەتی ئەم باسە بەرینە شوێنێکی بیبینە ئەو شوێنی کە شوێنی خۆیەتی. لەنجە خانبا لە تۆ دەست پێ بکەم هەمیشە منم پرسیاراکەم ڕەنگە هەندێک لە بینەران پیان وا بێمە دیاردەیەکی زۆر هی بەرنامەیەک نییە ڕەنگە پیان وا بە هی ریپۆرتاژەکەی دوو-سێ دەقە باسکردنێکە پێ دوایە شتێکی باشمان کردو کە ئەم دیاردەیەمان اختیار کردو بۆ قسەکردن. بێگومان دەستان خۆش بێ و سڵاو لە بینەران و سڵاو لەم دوو میوانە بەڕێزە لە جەنابێ. بێگومان بۆ من دیاردەی تەحەڕوش بابەتێکی زۆر گرنگە کە من ئەتوانم بڵێم نزیکەی 7 ساڵ بە بێت دابڕان کارم لەسەر کردووە و چ لە چوارچێوەی ڕیسێرچا بێ چ یەکێ بووین لەو دەستگایانەی کە لە ساڵی 2009 ئێمە لە ڕێگای میدیاوە یەکێ بووین لەو موسسانەی کە ڕاپرسیمان کرد لەسەر بابەتی تەحەڕوش کە بە فشاری ئێمە بوو بەیەکێ لە مادەکانی توندوتیژی بوو بە مادەیەک و عقوبەی لەسەرە. بەڵێ بابەتی تەحەڕوش بابەتێکی زۆر گرنگە زۆر هەستیارە یەکێکە لە هۆکارەکانی بەشداری نەکردنی ژنان لە کایەکانی بوارە سیاسیەکان هەموو کایەکی ژیان بە بواری سیاسیەوە ئابوووریەوە گەرسەری ڕاپرسیەکانی وەزارەتی پلاندانان بکەین و ئامارانی کە لەم ئەخیرە بڵاو بۆەوە سەیری ڕێژەی بەشداری ژنان بکەین لە بواری کارە ئەبینین ڕێژەکە پۆینتە تەنانەت ڕێژە سەتایەکیش نییە کە ئەمە کارەساتە. باشانی تۆ پێ دوایە دوکانێکی با بڵێن دوکانێکی جلی ژێرەوە دوکانێکی ماکیاژ و بۆن و ئەوە پێ دوایە ئەگەر خانمێک بیبا بەڕێوە باشترە وەک لەوەی بەپێی زروفی ئێستای کوردستان. من چڕی ناکەمەوە بۆ سەر نمونەیەکی بچووک من بە شێوەیەکی گشتی باسی ئەەکەم بابەتی تەحەڕوش بابەتێکە وەکو پێویست سەرنجی موسساتی حکومەت و لایەنە بەرپرسەکانی ڕانەکێشاوە تەنانەت خودی ڕێکخراوەکانیش کە لە چوارچەوەی استراتیژێکی درێژخایەنە کاری لەسەر بکرێ. خۆ پرسیارەکە ئەوەیە ئایا هۆکاری پاشەکشەی ژنان لە بواری سیاسی لە بواری اقتصادی لەو بوارانی کە ژنان تێیدا بەشدارن هۆکارەکەی زۆر وازەحە هەمومان ڕۆژانە بینین کە ئەندام پەرلەمان خەڵکی سیاسی کەسایەتی کە حەسانەی هەیە ئەبینی ڕوبەڕووی تەحەڕیشە بێتەوە لە سۆشیال میدیا لەلایەن خەڵکی بەرپرسەوە لەلایەن کەسانی حزبەکەیەوە بە هەمان شێوە ئەمە بێت لیڤڵەکانی خوارەوە سەیرەکەی ئەمە ڕوبەڕووی هەموو تاکێکم کۆمەلگای بە تایبەتی ژنە بێتەوە وەم حاڵەتە تەنها لە کوردستانە نییە ئەم حاڵەتە لە شەرقی ئەوسەتا لە ئەوروپایە ئەگەر ئێمە شتێک وە بینەران بێنمەوە لە ساڵی 2016 کەمپینی میتوو
ئەو مخریجە سینەمایی هۆلیۆت کە نزیکەی 30 ساڵ تەحەڕوشی بە ممەسیلەکانی هۆلیۆت کردبوو کە ئەمە وای کرد هەموو ئەوروپای گرتەوە کە ئەمە حاڵەتی بابەتی تەحەڕوش کێشەکەی ئەوەیە بابەتێکی شاردراوەیە وەکو خۆت ئاماژەت پێ کرد بابەتێکە باز ناکرێ هۆکارەکەی چیە هۆکارەکەیەوەیە کە لەلایەک دەسەڵاتی ئەمنی ناتوانێت پارێزگاری لە ژن بکە و ژن لەلایەن کەسانی بنەماڵەکەی خۆیەوە ڕوبەڕووی هەڕەشە ئەبێتەوە ئێمە بیرمان نەچێت ژنی ئەم کۆمەلگایە لەلایەن نزیکترین کەسەکانی خۆی ئەکوژرێت کە باوکو و برا و مێردە جا چ جابێ باسی بابەتێکی تەحەڕوش بکە ئەمە مەوزوعەکە پێویستی بە جورئەتێکی زۆر هەیە پێویستی بە پشتیوانیەکی زۆر هەیە باشە من هەڵبەتە لەنجەخان نامێ هەر استراتیجی من لە بەرنامە من ئەمەوێت تۆتە بچووکی نەکەینەوە من نامێ بەگشتی باسی تەحەڕوش ئەگەر بەگشتی باسی تەحەڕوشکەین ڕەنگە بە 15 بەرنامەش کۆتایی نێت و هیچیشمان بۆ نەکرێ من ئێمە لەم چونکە وردە وردانەوە دەست پێ بکەین ئێمە لەوە دەست پێەکەین خۆ ڕەنگە ئەگەر لایەنی پەیوەندیدار و حکوومەت و پۆلیس زەختی بەسەر با بڵین وەزیرێکە مدیر عامێکە نشکێت کە تەحەڕوش بە کارمەندەکان یا مۆزەفەکانیەوەکە خۆ ڕەنگە دەسەڵاتی بەسەر دوکانارێکە پشکێکە کە چوزانم بە هەر ڕێکارێ بێ کامێرەی بۆ دانی چوزانم چی بۆ دانی خەڵکی پۆلیسی بۆ ئەنێری کۆنتترۆل لێم حاڵەتە بکات ئێمە ئەمێ لەم بەرنمەیە تەنها باسی ئەو بکەین کە لە مۆڵەکانی کوردستانە بە شاراوایی و بەسڕی کۆمەڵێک مافیا هەن یانی وەکو بۆیان نووسیم کۆمەڵێک دوکاناری مافیا هەیە کە لە ڕووی مادیشەوە مشکلەی نیە تەنها دوکانی داناوە بۆ ئافرەت دەردی خۆیانەڵێ ئێمە ئەمانەیە باسی ئەوە بکەین و بگەینە ئەنجامێک بۆ ئەم دیاردێ ئەلێرە ئەدوەسێنم کاک نەبەست دووبارە بەخێر بێت زۆر سپاس ئێوە ئاگاداری ئەم دۆخەن کە ئێمە باسمان کرد زۆر سپاس بەنسبەت ئەو دۆخەی هەستیارە بەڵام کێشە لەوەدایە ئەمە وەکو دەستگاکانی پەیوەنددار بە تایبەت پۆلیس ناتوانین تەداخلی ئەو کەیسە بکەین لەبەرەوەی زۆرجە ئەو کەیسە لە نێوان دوو کەسە دوکاندار یان فرۆشگا لەگەر ئەو ئافرەتەی کە وەکو مشتری وەکو کڕیار ڕوو لەو دوکانە دەکا ئەگەر ئەو ئافرەتە ئامادە نەبێ سکالات تۆمار بکە بە تاکیت ئەمە وەکو پۆلیس ئاگادار نین ئێستا ئەمە لەو شوێنە دانیشتوین نازانین هەرێک لەو شۆپینگانە چ ڕوو دەدا ئافرەتیش دەستە ژۆری دوکانداریشی لێە باشە ئێوە ینی بە چ تەکنیکێک با من تۆزە گراشکا وەکو ڕۆژنامەنووسێک مافیۆم هەیە کە بپرسم بزانم پۆلیس لە کوردستانە بە چ تەکنیکێکی شکات بۆ نمونە دوای ئەوەی کە من بە دوواداچوونم بۆم بەرنمەیە کردووە من پێم وایە من لەنجەخان ئەگەر من پۆلیس بم داوایەکی وا بێتە بەردەمم چوزانم ینی کۆمەڵێ پۆلیسی ئافرەت دائەنێم بەنهێنی کامێرایان لێ بەستم مایچیان لێ بەستم با هەر ڕۆژی و 20 دوکان تاقیکەن وە نیە لەنجەخان بەڕاستی بەجلێکی وا شۆ ئەیانێرم بۆ دوکانەکان کە سەرنجڕاکێش بن بۆی کە تاقیکەینەوە بڕوان پێ بکەن لە هەر لە مۆڵێکا دووسێ دوکانار عقوبە وەرگرن ئەیتر ئەترسن ڕەنگە هەموو کچێک وا تێ بکەن یعنی ئێوە تەکنیکی ئێوە بۆ خەڵاتچۆکردنی ئەم دیاردەیە چۆنیە هەتا ئەو کاتەش دەگەردابی ئەو تەکنیکەش بەکارهاتیە بەڵام ڕەنگە ئەو ژمارە کارمەندەت نەبی بوونی زۆری مۆڵەکان و شۆپینگەکان بەس هەر کاتێک ئافرەت سکالای تۆمارکردبی بە تاکید خەرکەوێ و ئیجراعاتی توندیشی لەگەڵ کرایە باش من با پرسیارێک ترکەم تۆزێک دوور لەم بابەتەوە کو لەنجەخان وتی تۆزێک وجودی ژن لە ینی لە زۆربەی کایەکان لە کوردستانە وجودێکی زۆر دیار نییە ینی لە پۆلیس تۆ باسی ژمارەت کرێسا با بڵین لەو بەشەی ئێوە لە پۆلیسی هەولێر بەگشتینە یا سلەیمانی بەگشتینە لەو بەشەی ئێوە چەند کارمەندی کشتان هەیە کە ئیش بکات لە دەرەوە نەک مۆزەفی ژوورەوە بێت کارمەندی ئەمە فەرق پێ ناکەین کارمەند ئەوانەی ژوورەوەش هەر بەکاردێنین ئەگەر پێویست بکە ئەوەش لۆ چەند حاڵەتە کە حاڵەتی مەفارز دەستگیرکردنی تۆمەتبار ئافرەت ڕەنگە نەتوانێت و حاڵەت ئەنجام دە زۆرجە حاڵەتی تەقەکردن و هەردە پۆلیسێک ئافرەتە لە چەند پۆلیس لەدا ڕەنگە لە 100 پۆلیس یەکدانەی ئافرەتە بەداخەوە قسەکەی جەنابتە دەستخۆش کاگاوکار دووبارە بەخێر بی دەستخۆش بەرنامە بکرێت دەکەم کاک دەرون بەڕاست و ڕەوانی پێم بڵێ هەڵبەتە جەنابە دەگەر دوکانارێکی با بڵێم تۆزێک من پیا هەڵانەکانم هەستەکەم جە هەندێک جار وەکو پێویست نییە بەڵام با پێت بڵێ مەگەر دوکانارێکی بەویژدان و بە ئەخلاق نەبی بۆ معنای کە بە معنا گشتەکەی ئەخلاق بەشدار نابووی لە بەرنامەکەمان من ئەمەوێ بەڕاشکاوی تۆ لەناو گەرمەی ئیشەکەی لەناو گەرمەی ئەم دوکانانای ئەو دیاردەی ئێمە باسیەکەین زۆر تەشەنەی سەنوۆیان بابەتێکی بچووک و دیاردێکی بچووکە ئێستا و دیاردە زۆر بووە بەڕاستی زۆر سەرێڵداوە
خەڵکانێک دێتن لە بۆ داوای هەندە شتە لێ دەکاتن ئەگەر نەیدەیە لەوانێک تووشی ئزراتی ئەنتیکەت بکاتن. باش ئێوە کاڵێ و دیاردەیە زۆر بوو بۆچی زۆر بووە؟ پۆلیس لی ناپرسێتەوە یا خەڵک شکات ناکات؟ وەڵا لە ڕۆی قانوت نییە. چۆن خوا بۆم ڕوونکەرەوە چکە من ڕێگە و قسانی جەنابم ینی تۆ وەکو دوکانارێکە ئەوا بڵێ بێ ینی من خۆم تووشی شۆک بووم کە ئەو نامانەی بۆم هات لەلایەن خانمانەوە و بە فشاری ئەوانیش ئێمە بەرنامەیەمان دروست کردیانی ئەوە نەزەختیان کرد من پێم وانە بوو دیاردەیەکی ئەوە بەرفراوان بێ بەڵام وەکو جەنابێ باسێکیت و ئەو نامانی کە بۆشمان هات دیارە دیاردەیەکی ترسناکە. بەڵێ ئێستا ئەو ڕۆژێ نەفەرەگاتی لای من داوایانێک ئەشای لە من کرد گوتیانێک ئەشیان بدێ ئەوەی دەتان لەگەڵم بکە بەڕاستی میش داوایشتم کرد گوتم فەرم بڕۆ دێرە دوکانەکەم بڕۆ دێرە لە دوکانەکەم گوتیگە نامنەوەی خراپە بۆچی دەکەم یان ڤیدیۆ دەکەم مەدەم شکایەت لێ دەکەم دە پیاوەکەم بانگ دەکەم. ڕاستەکەیانی تۆڵی دوولایەنەش هەندێک جار مشتریەکانیش مشتریەکانش بەس زۆری زۆر دوکاندارەکانەوە دەکەن. باش دەستخۆش من برادرانی تەکنیکا گۆڤان ئەگەر ئەو مایکەی کاگاوکار چاکەی چکە جۆم لی نییە بەڵام تا ئەو مایکە چاکین با من ئەم خانمەوەگرم لەنجەخان خانمێک پەیوەندی پێوە کردم کە بەڕاستی پێم باش بوو لوتف و گەورینوان کە بەشدار بوو لە بەرنامەکەمە هەڵبەتە دەموچاو و دەنگ و ڕەنگی ئەپارێزین وەک هەمیشە وعدەیەکە لە سۆشیال میدیاوە کاتێک پۆستێکەکەم لەسەر بەردامەیەک کە دڵنیاتانەکەمەوەلەوەی کە لە خۆم زیاتر چکە من ئەدمین وشتم نییە لە پەیجەکەم یعنی لە خۆم زیاتر و ئەو تیمەی کە هاتوون بۆ لای جەنابەت بۆ تەسویرکردنێ هیچ کەسێکی تر نازانێ کە جەنابێت چیت و چێنیت بەڵام بە ئامادەبوونی ئێوەمانان بەرنامەکە ئێمە دەوڵەمەنە بێت و ئەتوانین دیاردە زیینەکانی دیاردە ناشرینەکانی ئەم کۆمەڵگەیە پێشکەشکەین تا لایانی پەیوەندیدار ئاگای لێبێ من پێم خۆشە کاگنەبەست بە وردی گوێ لەم پەیوەندی من و ئەم خانمەوەرگێ خانم جان دووبارە سڵاو لێبێ عزیێت و ئەرکی کێشا کە بەشدار بووی لە بەرنامەکەمە منەمەوە پێ بڵێم بۆچی ویستە ینی بۆچی داوات کرد کە لەم بەرنامەیە بەشدار بی. سڵاو لە توش کاک دەروون باشی دەمەوێ بڵێم ئەمن چوومە دوکانێکی مکیاتی یعنی بەس ئێستاوا خەریکە جیا دەبمەوە لە مێردەکەم چوویتە دوکانی مکیاج جیابیتەوە لە مێردەکە ینی من ئەمەوە پێ بڵێم هەڵبەتە چیرۆکەکە بە من و تووە بەڵام ئەمێ بە بینەرانیشی بڵێ ینی چوونە ناو دوکانێکی مکیاجەوە بۆتە هۆکاری جیابوونەوەی تۆ لە با بڵێن هاوسەرەکە و چوومە دوکانێکی مکیات کە هەموو ژنێ دەبێ بچێوایە چوم ستانێک و لیباسم کڕێ ئەشای داخلیم کڕێ ئیتر ئەو بۆ نێک شتی ترم لاکڕی کابراایەکە و چی بڵێ بۆ مەحمیلم هەموو جار دەچوم شتم لە کندەکڕی هەتا ئەو های لێهات بۆ ڕەخەم گۆڕینەوە گوتی ئەو جاگەر مکیات نوێمان لە بۆ هات یان ئەشای داخلی نوێمان لە بۆ هات ئەمن پێت دەڵێم ئاگدارت دەکەمەوە بەڵام وای لێهات کە لە نامەکان نامەی لە بۆ دەناردم یعنی استقلالی دەکرد یان جارێکی تر چوومەوە دوکانی خەریک بوو پڕم بداتە ینی ئەوە نەبوو کە بیاوێ لە بۆ ئەشای داخلیان لە بۆ مکیاتی پاش ماوەکەی هەر یعنی شتی غەڵەتی بەرامبەرم دەکرد ئەمش پێم قبول نەکرات چۆن جار وێستێتی دەستم لێ بدەیان پڕم بداتێ بەڵام ئەمە قبولم نەکردیان پاش ئەوە هەموو شتەی تهدیدی کردم گوتی ئەگەر نەی لەگەڵم شتی خراپ بکەی ئەمن هەرچی خراپ بێ بەرامبەرت بەکاردێنم ئەمەش چ شتێکی احتیاتی وەرم کرد گوتم بڕۆ چ نەکردێ بکە ئیدی پاش ماوەیەک ئەو داخلێ من لەلای ئەو کوڕم کڕێ بوو هەمان ئەو داخلەی لەسەر سیستەمێکدا نەبوو بە ڕسمێ بۆ پیاوەکەمی نرد پیاوەکەشم نازانی ئەوەی من لەبەرمە هەزار ئافرەتی وەکو من لەبەرێتێن پیاوەکەم باوەڕی پێم نەکرد ئەوەتە خەریکە لەسەر جیابوونەوەم لەسەر تەنها ڕسمێک کە ئەسڵم بوونی نییە ئەسڵەن ئەو کابرات منی تهدید کردووە ویستێتی شتی خراپم لەگەر بکە بەس ئەمن نەمهێشتیە ینی نازانم کو پێت بڵم کاک دەروون زۆر ناخۆشە شتێک نەت کرد بێ ینی دوای ئەو هەموو ساڵە لەگەڵ ئەو پیاوەستی قەی پێم نییە باوەڕم پێ ناکە من ئەو شتەم نەکردووە دڵم زۆر پڕە نازانم چۆن پێت بڵم ینی تۆرە ئەوەندە کەسی خراپە بێ کە بتوانێت ئەو شتانت بەرامبەر بکە و پیاوەکەش پاشەوە هەموو ساڵە بێ ئەوەی سیقە و شتێک بکە یعنی باوەڕ بە ڕسمێک بکە کە ئەسڵ نەک من لەوانەیە هەزاری وەکو من لەبەری بێ ڕاستە بەداخەوە من ینی دووبارە و سێبارە و 100 بارە من سوپاسی جەناب دەکەم کە بەشدار بووی لەم بەرنامەیەمە سوپاس دەکەم کە خۆت پەیوەندیت پێوە کردم ببوورە ویستە قسە بکەی من ئەمەوێت پێت بڵێم ینی هەر ینی من ئەمەوێت پێ بڵێم کە
ئەتوێت چی بڵێ لە کۆتاییە ینی قسەی تۆ چییە بۆ خەڵک قسەی تۆ چییە بۆ ئەو قوربانیانەی کە هاوشێوی وەکو توان و جورئەتیان نیە قسە بکەن ینی من بڕوان پێ بکە زیاتر لە سەدان نامم بۆ هاتووە کە کەیسی هەمووی هاوشێوی جەنابتن بەڵام جورئەتیان نەبوو قسە بکەن من دووبارە سوپاسی جورئەتە یەکەم بەڵام قسەی تۆ چییە یان نەسیحەتی تۆ چییە بۆ کەسانی کە بوونەتە قوربانی ینی فەرموو لە کۆتایی دەمە بڵێم یعنی ئەوەی ئەمن بەسەرم هات لەوانەیە هەزاری وچی من بەسەری هاتبێ بەس کچینە ژنینە تکایە هەر کاتێک چوونە دوکانی میک ئەپ جوانکاری داخلی هەر دوکانێک تەنانە دوکانی جانتاژ بوو ینی هەر شتێکە ویستان بیکڕن هەر مۆڵێ بوو نە ڕەقەم وەرگرن نە سناب وەرگرن نە پەیج وەرگرن ئەوە شتێکی زۆر خراپە ڕاستە دەسەکانی خۆش بێت دووبارە زۆر سپاسی ئامادەبوون تەکەم بە دڵنیاییەوە وەک بینیت بێمە ناو و دەنگ و ڕنگ و هەموو شتێکی تۆ پارێزراوەکەین و هی هەموو ئەو قوربانیانی کە لە دەروون و دیاردەوە بەشدارە بن من سوپاسی سیقەتانەکەم دڵنیا بەر ئەو متمانەیە نافەوتێنم و دڵنیا بەو متمانەیە پارێزم دووبارە سوپاس لەنجەخان چیڵێ ڕۆژانە دەیان حاڵەتی وامانەیە کێشەکەوەیە کە هەتا ئەگاتە نقطەی خەتەر کە ئەکەوێتە هەڕەشە و ئیتر نردنی نامەکە ئەو کەسە ناوێرە قسە بکە خۆی کێشەکەی ئێمە لێرایە وەکو کاکەژوتی یعنی کە نابێ بە دەعوا کە سکاڵا ناکە ئەو کاتە پۆلیس ناتوانێتە دەخولکە یا لایەنێکی تر ئاگادار بکاتەوە لەو مەوزوعە جەنابە فکرێکی جوانەوەت بۆ نمونە پۆلیسی توندوتیژی یا پۆلیسی ژنان ڕەنە هەرم دوکانەی کە ئەم باسیەکاتۆنن بێن هەر بۆ تەجروبە سێ جار بێن ڕقەمی ئەم کابرایە وەرگرن یا بەڵگەکان هەمووی دۆکمنتکەن ئەو کاتە داواکاری گشتیە کرێ ڕێکخراوەکان چەندین لایەنی تر بێن داوایەکی عام بۆ سەپۆر بۆ قسەکەی جەنابێ ینی بۆکی کە من ئەو قسەیەم کرد ینی نابێ بەڕاستی من لێرە بەلایانی پەیوەندیدارەڵێم بە پۆلیسی کوردستان ئەڵێم بە ئاسایشی کوردستان ئەڵێم ناکرێت لە بەرەوەی کە ئەم کەیسانە ناکرێ بە داوا ئەبێ ئێمە یەکلابینەوە ئافرەت لە کوردستانە ژن لە کوردستانە ئەمە حاڵێتی دڵنیا بەو ئافرەتە ئەگەر پێشەوەی ئەو حادیسەیەوە گەورە بێشکاتی بکردایە مێردەکەی لەو دوکانارە خراپتری ئەگەیشتە ئەم حاڵەتە ئەبێ پلان بی هەبێ حکوومەت پلان بێکە ئەوەیە کە ئێوە خۆتان هەستن بە قەڵاچۆکردنی ئەم دیاردە ینی بڕوان پێ بکە ڕەنگە 20 پۆلیسی ئافرەت دانێن بەجلی مەدەنیەوە خانومان بەجلێکی جوانەوە خۆیان بکەن بەم مۆڵا مناقەشە دروستکەن ئەوە دروستکەن بۆنی ئەوەی لێهات دوکانارەکە خۆتان مدعی بن بەسەریەوە بەڕاستی ڕێک نەکەرەوە هەتا تەلەفۆن هەبێ بۆ نمونە خەتێکی گەرم هەبێ بۆ نمونە گروپێک هەبێ لە ناو بەڕێبەرایەتی توندوتیژی ئیش لەسەر ئەم مەلەفە بکا بە شاراوایی کەسەکە ناوەکەی ئاشکرانەکە وردە ئەمانە هەمووی دۆکیمنت بکرێ خۆی ماتوانینەوە کاتە معالەجەی بکەین ئەمە شتێکی زەحمەت نییە بەڵام مشکلەکە لەوایە ئەم بابەتە چ لای حکومەت جێگا ئیحتیمام نییە مۆزوع نییە وەلای عایلەش ئەمەی لەکەوێتەوە کە ئەم نەتیجەیەمان بینیوە ئەمە حاڵەتێکی زۆر خەتەرە و بەردەوامی بەم حاڵەتە دەیان ئەم حاڵەتە کەڵەکە بوانە ئەبێت کە ئەبێتە مەترسی بۆ دەیان خێزان دەیان کچ دەیان خەڵکی تر کە ناتوانێت بێتە ئەو دیوی دەرگاکە منم حاڵەتێکیان باسێکە ڕۆژێکیان جلم تاقیە کردەوە بینیم کچێ هاواری لێ ئەڵسا کچێکی ئاوارەی سووری کە سەیرەکەمێکێ لە کوڕەکان تعدای لێ کرد یعنی خۆم ئەم حاڵەتەم بینیوە من ملیم گرت و بردم بۆ لای سکیوریتیەکە و ئیجراعاتم لەگەڵ کرد بەڵام خەڵکێکی تر کچەکە خۆی لێوێرە دیفاع لە خۆی بکە ئەمە حاڵەتێکە زۆر مشکلەیە بەڕاستی ئێمە لە 2014 کاک دەروون ئێمە ریسێرچێکی گەورەمان کرد لەسەر بابەتی تەحەڕوژە ناو کەمپەکانە ئەو کاتە بۆ ئاوارە سووریەکان باوەڕم پێ بکە قەیسەریمان لێبوو بە کونە مشک حکومەتی هەرێم هەموو ئیشی لەسەر ئێمە کرد ئێوە چۆن بابەتێکی واتان لەگەڵی ئێنومەنا بڵاومان کردەوە بابەتەکەەوە بوو کە بۆی حکومەت ئیجراعات بکە بەرامبەرەوەی کە ئەم کەمپانە چۆن کۆنتڕۆڵکە ڕەتفعلی حکومەت زۆر خراپە پەرچەکردارێکی زۆر خراپ لەنجەخان باشە بۆچی حکومەت نازام ینی من هەمیشە ئەم قسەی کە جەنابێکی من پشتگیری دەکەم ئێمەش تووشێ بین ینی جاری وایە ئێمە لەسەر ئەندێ دیاردە قساکەین لە جیاتی پشتگیریمان بکەن لە جیاتی قەڵاچووی دیاردەکە بکەن کەچی سێرەکەی لە ئێمە ئێن ئەڵێن ئێوە هاتوون ئەم دیاردەیە وا باسەکەن و کۆمەڵگەی کوردی وانیە و نازام ینی پێدوانیە ئەم قسە زلانی کە هەمیشە لە میدیاکانەوە بەشێک لە بەرپرسەکانی کەن ئەم دیاردانەی زیاتر کردووە شاردنەوەی ئەم دیاردانە لەبەر عیبە دیاردەکانی ئەمەنەی تر زەق کردوەوە عیبەکانی زۆر گەورەتر کردو باوەڕم پێ بکە ئەوە یەکێکە لە هۆکارە سەرەکیەکان چونکە کاری من وەکو چالاگوانی ڕێکخراوێک ئەوەیە کە ڕیپۆرتی ئەم حاڵەتانە بکەم و بڵاوی کەمەوە چاودێری بکەم ریسێرچ بکەم شتی علمی بڵاوکەمەوە چکە من ئێستا ناتوانم بە تۆ بڵێم ئەمە دیاردەیە لەبەرەوەی کەیسکەیسە بەڵام ئەگەر بێت و ئێمە وەکو بابەتێکی علمی لە چارچەوەی
شتێکی ئەکادمی ئیشمان لەسەر ئەو کاتە بەڵگەی مەلموسمانەیە کە ئەم حاڵەتە بوونی هەیە باوەڕکە ئەمەی کە ئێمە کردمان نەتیجەیەکی ئەوەنە ئیجابی هەبوو وای کرد حکوومەتی هەرێم دەرگای هەموو کەمپەکانی داخست ئاسایش کۆنتترۆلی کرد پاشان بەڕێبەتی توندوتیژی بنکەی دانا پاشان بە مەلاین دۆلار دیاردەیەکی وەکو ئەمە لەنجەخان دیاردەیەکی وەکو ئەمە تۆ پێت وایە قورس بێ نەخێر بێگومان هەر زۆر ئاسان زۆر ئاسانە حکوومەت ئەگەر مەبەستی بێ ئەم مەلەفە ئەکرێت زۆر بە جوانی ئیشی لەسەر بکاوەکو جەنابە باسی کرد پلانی بی هەبێ ئەو کاتە ئێمە ئەو کەیسانەی کە ژنەکان ناتوانن قسەی لەسەر بکەن ئاگاداری جیهەتێک بکەنەوە ئەو کاتە کۆمەڵێک مەسەرەن ئەم برادرە دوکانارە 15 کەس شکاتی هەیە لەسەر ئەم بەڕێزە ئێ باشم 15 کەسە بۆ بزار لەسەر ئەمە هەیەی ئەمە مۆزوعە تەنسیقەکەی لەگەڵ لایەنێکا تەنسیقەکەی یا ئەو کەسانە خۆیان لەگەڵ ڕێکخراوە لەگەڵ مەحامیە لەگەڵ هەر جێتێکی ترە ئەبێ بە مەلەفێک من پێم باشە وەکو چۆن دوکانێکی گەز گۆشتێکی خراپ ئەفرۆشێ لافیتێکی گەورەی پێ هەڵەواسنەڵێن لەبەرەوەی مەرجەکانی تەندروستی باش بۆ دامانخستووە چوار لافیتەش بە چوار دوکانناری احترامن چوار دوکاننار کە تەحەڕوش بە ئافرەتەوەکەن لافیتەیە گەڵواسن بڵێن ئەم دوکانە لەبەر نەبوونی ئەخلاقی مامەڵە لەگەڵ خانمانە داخراوە بزانە چۆنە بێ بەعیبەت بزانە دوکانەکان ڕاست و ڕانە بنەوە ئیجراعاتی تونی یەتوانی لەگەڵا بکەی خۆمە دەسەڵاتی حکوومەتە داواکاری گشتی بۆیە لە وڵاتە قانون بۆ هەیە لە وڵاتە بۆی خەڵکی بپارێزێ خۆتۆ بابەتە کە باسیش نەکەی بەڵام تۆ توانی بە شێوەیەک دیفاعی لێ بکەی وەکو حاڵەتی توندوتیژەکە هەتا نەگاتە لێدانەکە نەگاتە کوشتنەکە نەگاتەوەی شین بێتەوە ناتوانێت بێ ئاگاداری بکات دەستخۆش کاک نەبەس هێڵی گەرمتان هەیە بەڵێ بۆ ئەم دیاردەیە بەڵێ هێڵی گەرم لە بەڕێوەبەراتی پۆلیسی پارێزگای هەولێر 06634 ئەوە بۆ چییە؟ ئەوە هێلی گەرمە هەر کاتێک پێویست بکە کێشەکە بی هەر ئافرەت بی هەتا ئەگەر مناڵیش بی کێشە هەبی پەیوەندی پێ بکە 066 ئەمە بۆ چییە؟ ئەو بۆ هەموو شتێکە لە هەر حالەتێک پێویست بکە بوو لەنجە خانوان کرد ئەڵم بۆ هەموو حاڵەتێک حاڵەتەکان زیاتر چیە مەسەلەن لە بەیانیان لە کاتی دەوامی فەرمی ئەوە ڕەنگە بەشەی هەلە زۆر باشە تەلەفۆن بۆ ئەم هێڵە بکرێ بۆ 134 بۆ ئەم هێڵە بکرێت تەلەفۆن بکرێ خانمێک تەلەفۆن کات بڵین لەو دوکانە تا حەڕوشی پێکراوە ئێوە چۆنی ئیجرا دەکەنە بێم خانمە وەرگوڕی خۆڵی دەربێنن چی شوێنی نازانم چی ئیلا بێس کاڵا بکە و خانمە لە حالت ئەوە پێی دەرێن جەرائمی مەشهودە ئەوەیە کە ڕاستەوخۆ ڕوو دەدا ئەو ئافرەتە پەیوەندی بکە پۆلیسی فریاکەوتن پۆلیسی ترمان هەیە یان مەراکزی سنووری ئەو مەرکەزەی بەتاکیت پۆلیس دەگاتە شوێنەکە و ئیجراعات دەکات باشە ئەو ئافرەتە چی لەسرە من ئەمەیە چکە خانمان زۆر ئەو پرسیارە ئەکەن ینی خانمان ناتوانن بچنە ژێرباری ئەوەی بچنە بنگەیەکی پۆلیسەوە عریزە بنووسنوانە ئەگەر خانمە با بڵین لەنجەخان لەو دوکاناتە حەڕوشی پێکرێ باشە لەو دوکاناتە حەڕوشی پێکرێ لەنجەخان تەلەفۆن بۆ ئەم ڕقەمە بکە ئێوە ئیتر هەڵوێستی خۆتان وەرەگرن و ئیشتان بە لەنجەخان نامێنیان ئەبێ لەنجەخان دوای کەیسەکە بکەوێت بەس مەوزوعی کووە ئەوە لە حالەتی زۆر کەم ڕوو دەدا ئەمن باسم کرد پێشتریش ئافرەت پەیوەندی بکە بەهێزەکانی پۆلیس برێ ئەمن تەحەڕوش کرایمە لەلایەن ئەو دوکاندارێنە شۆپینگە ئەم شکاتە کەماڵی زۆر کەمە نایکە ئەو جاوەی لەنجەخان باسی کردیان وەکو ڕەنگە زۆرجار تووشی کێشەیە خێزانی ببیتەوە هەتا ئێستاش ئافرەتی ما ڕەنگەوە شەڕەتی بە دابوونەریتی کۆمەڵایەتیەبی فێریەوە نەبووە بەداخەوە داوای مافی خۆی بکە ناوێرێ ئەوەش ئەو کێشەمە بۆ دروست ئێستا و ئافرەتەی کە بە نمونەی ناتەوە گاینجێی دەستخۆشێت تەبانە ئافرەتە بەس ئەگەر ملاحەزە بکەین مەسەلەن دەرێ چەند جارێک ئەو دوکاندار ویستویەتی دەست ئەگەر چەند جار باشە خۆر ئەتوو لە کۆتاییدا هەر هاتیە سەر ئەو حاڵەتی کەمە باز دەکەین پێویستە سکالا بکەیت داوای مافی خۆت بکەیت وەکو هاوڵاتیەک باشە خۆ لە کۆتاییدا دەبی هەر سکالا بکە هەر سکالا بکە دوای حاڵەتش کەش کاک دەرون پێویستە ئافرەتانی ما هەندێک وشیارتر بن ئێرە ڕەنگە باسمان کرد دیارێت تەحەڕوش دیاردەچی جیهانیە لە هەموو دنیاە بەڵام ڕەنگە لە کۆمەلگایك و کۆمەلگایشتر جیاواز بی بەڵام من باسی کۆمەلگای خۆمان دەکەن پێویستە ئافرەتانی مەش هەندێک زیاتر وشیاری خۆیان بن ئەگەر حاڵەتی یەکەم جێبەجێ ناکەی سکالا تۆمار ناکەی لای پۆلیس کە پێی دوای ڕەنگە ڕێگری زۆر دێ بکرێ و ڕەنگە لە ئەنجام بەسەر دابشتێتەوە دەکرێت ئەتو حاڵەتی تر هەندێک خۆت بپارێزی نەگاتە ئەو ڕادەی ئەوەندە اختلاف لەگەر دوکاندارێکی بکەی ڕقەمی پیاوەکەت و یان بکاتە ڕادەی چەند جارێک
وەکو باز دەکە دەست و بەنا ئەتو دەبی هەندێکە شارتێبی کە دیتە ئەو دوکاندارە من ئێستا کاگنە بەس من ئێستا هەمیشە هەندێک جار ڕەنگە لەنجەخانیش تووشی و حاڵەتە ببێت هەندێک جار تۆزێک لە پیشەکەی خۆمان لاین لەبەر خۆشەویستیمان بۆ ئیشەکەمان و ئەنجامی ئیشەکانمان خۆمان شانەینە بەر هەندێشت ینی من ئەگەر نمونەی کۆمەڵی دوکانتان پێ بڵێم کە لەلایەن خەڵکەوە شکاتیان لێکراوە لەلایەن خانمانەوە شکاتیان لێکراوە ینی من ئەگەر ناڵێ من ببم بە داواکار یعنی ئەگەر من کەیسەکە بجوڵێنم ئێوە ئەتوانن بە دوواداچوونی بۆ بکەن بە تاکید دەتوانی زۆر حالت هەیە ڕەنگە پیاوەکە کەیسەکە بجوولێنی ینی ئافرەتەکە بە دوای کەیسەکە من دوا بە دوای ئەم بەرنامەیە بەو خانمە بەڕێزانە ئاڵێم کە نزیکی تقریباً 30 شوێنیان پێ وتوم لە شارەکانی سلەیمانی و هەولێر و دووهۆک من خۆم هەڵەسم بەوەی کە من سلف لە دیاردەکە ئێم بۆ ئێوە من هەڵەسم بۆی کە ئەو ناوی ئەو دوکانارانە ئەم بەلایانی پەیوەندیدار ئەم بە پۆلیس لە شارەکانی سلەیمانی و هەولێر و دووهۆک بۆ قەڵاچۆکردنی ئەم دیاردەیە و تکاتان لە یەکەم خانمان و تکاتان لە یەکەم تکایە چارەسەرکردنی ئەو کێشانە بە شەرمنانە چارەسەر نابێت جورئەتتان هەبێت وەرنە پێشەوە داوای مافی خۆتان بکەن دوکانارێک کە تەحەڕوشە پێواکات چۆن نامەیەک بۆ منەنێری ئاوا هەوڵ بە پەیوەندی بکە بە پۆلیسەوە بۆیە من ئەو سیشل دوکانی کە لە سلەیمانی و هەولێر و دووهۆک بە من وتراوە من کەیسەکانیان ئەجوڵێن و ئەم بەلایانی پەیوەندیدار بە هیوای ئەوم چارەسەریکەن ئیتر نازانم حقیقەتی ئەوە چۆنچۆنیەوە ئیشی پۆلیسە کە حرەکە بە بابەتەکە بکە بۆیە من دەست پێ یەکەم چیژ ڕوئەیات یاسا هەیە لە وڵاتە کاگاوکار ئەوەی ئەو خانمە باسی کرد بۆ تۆ شۆک بووە بۆ تۆ یاعتیادی بوو لە بڕووی کە زۆریە بستی لەو بابەت ڕاستیم دەست داوای لێ بکەم لە ئافرەتەی بە زیاتر خەتای ئافرەتەکانە ئەو دوکاندارە داوای ئەو شتی دەکاتن دەتان دوکانەکەی واز دەبینی نەچی ئەو دوکانە یان بە باوکت دەڵێ یان بە برایەکت دەڵێ یان بە کەسێکی نزیک خۆت دەڵێ یان دەتان دوکانەکەی واز دەبینی بەس ئافرەت شێ قبول دەکەشتەکەی ئەنی خەتا دەگەرێت و سەر ئافرەتەکەش یان ڕقەمەکە یان کارتەکە وە مەگرە بڕۆ دوکانەی پێویست ناکات و بچیوکن دوکانەکەی یان ڕقەم شتەکەی لێ قبولکەی یان سناپەکە شتەکە وەرگری ڕاستە بەس کاگاو کارگریمان تۆزێک پیاوی کورد هەندێک لەو پیاوانی کە ئەوە تەحەڕوش بە ئافرەتەوەکەن لەنجەخان با من تۆزێک ڕاشکاو بینیانی هەمیشە من ئەڵێم بەرنامۆک و مناقەشەیەکی چاوەڵی مناقەشاکەین هەندێک لەو پیاوانی کە ئەوە تەحەڕوشەکەن و چاوچنۆکن و گورگانە سەیری ئافرەتەکەن یعنی تەکنیکێکیان هەیە بۆ ڕازیکردن و ڕاوکردنی ئەو ئافرەتانە تەکنیکەکەش ئەوەیە کە سوور ئەزانن کە ئافرەت لەم وڵاتە وەکو پێویست ناتوانێت داوای مافی خۆی بکە هەڕەشەیەکی تونگی لێکە ڕەنگە و هەڕەشەی کە لە ئەخیرا دوکانارەکە کردوێتی لە ئەوڵۆ لی کرد بێت نووسوتوێتی ئەوە ئەم ڕسمە واکرد ینی ئەم ئافرەتە چی بکات ینی لە کۆتاییە بە بۆچوونی من ینی تاوانباری یەکەم هەر دوکانارەکەیە ینی بەڕاستی نیمە بەستم لەوەیە تۆ لەو دیاردانەی کە ئێستا باسمان کرد ینی بۆ تۆ ئاسایی بوو لە بەرەوەی کە ڕۆژانە بەر ئەم دیاردیانی ئاگاد لەم دیاردانە بێ وڵای بەڕای من شکایەت بکاتن باشتر شتە لەو دوکاندارە شکایەت بکاتن هەتا ئێستا دوکانار وەکو بۆ حکومەی تۆ دوکاناری تو لە ناو ئیشەکەیت و دوکانی مەیکەپ ئافرەتانە هەیە باشە تا ئێستا دوکانار هەبووە کە ئیجراعاتی لەگەڵا بکرێ پۆلیس گرت بێتی لەسەر و بابەتە ناوەڵە کەسە توی شەشتە نبینی تا ئێستا ناوەڵ وەڵاهی لەنجەخان ناحەقیان نیە ینی دوکانارەکان وایە بۆیان تەخت بووە زەمبی نەبەز و ئەوانیش نییە بەڵام ئەوەیە زەمبی حکوومەتەکە بێ پلان بیدانێ ئەوە تا ئەم دیاردێ هەیە و تا قوربانی لێکەوتۆتەوە وەرە نۆکۆی کە باسمان کرد یعنی ئەمە پێشنیارێکی بەلاش و حەلاشەیەن بە حکوومەت وەکۆی کە باسمان کرد 20 خانمی ئافرەت دانێن بە جلوبەرجێکی جوانەوە خۆیان بگۆڕن بە فێری ئەو تەکنیکیان بکەن خۆیان بکەن بە دوکانێکە دان بۆ دوکانارەکە ڕۆکەن بزانن چۆنیە یان ئەگەر شکاتێکاتە پێشوانی ئەم شتە بەم شتانە چارەسەرە بێ ینی خۆ ناکرێ بڵین لە بەرەوەی کە ئەم ئافرەتانە ئەبنە قوربانی و داوا تۆمار ناکەن ئیتر ئێمە ئەم دیاردێ با هەروە بێ بۆ دوکانارەکان تەخت بێ کۆمەڵێک لێدوانی هاوڵاتیانمان وەرگرتووە لە شارەکانی کوردستان با بینەری بن و ئێوەژێکی قومێ ئەو بخۆن فەرموو پێداویستەکانی با بڵین ئافرەتانی خۆت لە چۆ کڕی زیاتر وەڵا چرە لەو جێگەی گەشتێکم بەدڵ بێ کڕم بەس ئامەترشتان ئەو جێگەیانەی شتی ئافرەتانی لێ کەرەستاناکری لای با بڵین معمیری خۆت دەیکڕیار دوکانی چاسایی
واللهی گرنگ نییە هەر جێگەیەک بێ گرنگەوەی کاتێک گەشتەکەم بەدڵە بێ ئیکڕم لە هەر جێگەیەک بێ هیچ کات تووشی گرفت بووی دایان دوکانێکەوە شتێکەوە بۆ منە قسەیەک بکە یان شتێک بکە هیچ کات توش نەبووی؟ نانا بەڵام ئاسایی نیە لای هەر کەس بە میکاش کڕم شوێنێکی تایبەت بخۆم هەیە و ئەڕۆ میکاچی لێکڕم بۆی کە ئەم ناسم بۆ شوێنێکت ئەچم ئەنی ئەزانم کێم بکە دیسانە چمەوە ئەنی بۆ هەموو شوێنێک ناچم لەبەرەوە نا تو تەماشای ترکی وڵاتێندی بکەی کچک فرۆشیارە کچک بەرمارکێتە یان بەر پێدفیاتە ئەگەر هۆسا ئەکیت سادێ گەلێک باشتر بیت ئەفۆکڕشینا بدە ئاریشە بەس کچل کچێ پتر دێتێگەهیت دە باشتر بیتن بێت باشە ئافرەتانە و شتانە بفرۆشن ئەکید ئەوە دەرفەتێکی باشە ئەی ڕەخسێ بۆ ئافرەتانی کە بۆ نمونە کاریانە یاخود بێکارن ئەتوانن لەو شوێنانی کە تایبەتە بە جلوبەرگی ئافرەتان هەم بۆ ئێمە حڕێتەکە خۆشترە متمانەمان بخۆمان زیاترە کە بچینە ئەو دوکانانێ زیاتر ئافرەتی لێ هەم لە ڕووی گفتوگۆکردن و تعاملات لەگەڵ ئافرەت خۆشتریشە و هەم لەگەڵ ئەوەی کە بۆ نمونە ئافرەتێکی تر ئەو دەرفەتەی بۆ ئەڕەخسی ئەتوانێت لەسەر ئەو دوکانە کارەکانی خۆی بکات زۆر باشترە بۆنە بەست متمانت بە دوکانداریشی پیاوە نییە کەمترە؟ نا متمانە هەیە بەس ئیتر ئەگەر لە جنسی خۆمان بێ خۆشترە ینی تعامل خۆشترە گرفت بووی لە دوکانێک ئەگەر بۆ شتان نانە بە هیچ جۆرێک بینمەە هەبوونە وان کوڕە دەوان بازارەدا ئاریشە گەلێک جۆرەی پەیدا بووین گەلێک جۆرە ئەگەر ئەفتشتی هەنێ بێتەگرن شلای دکاندارە و دیگەل وان کجا یا هەی نەبشمەدەنینە بەس سەدی تاکید يعني تناشي شو أمور بدي بيجي أفتشتها هاي يعني من قد تحرش هاي ينجي أخذت كريتيان هاي ينجي أفا تشتكي أوتوماتيك هاي من قد تنوف تشتكي دوبي بردام كجبي وأفكر برجز دي أفرجزة دجيك هبونك هاي دنوف بروانا ده والله زياتر أفرد بيتن خوشتر لبروي احتياجي خود زياتر وردة قريتن دتواني قصي لقرب كيتي بجيني مثلا كأوجزلة لبودنا بدي قريني ويان محملة لك يعني مثلا زور شتي دەست خۆش کاگە و کار چیرۆکێکی لا ینی شتێک بەسەر خۆت هات بێت یان شتێکت بیست بێت لە ڕاستی ناوەڕقەت تووشی چشتیوانە بمە ینی با بڵین تۆزێک تەنزیشی تێ بکەین ینی کچوشت دانی بۆ ڕۆ نەکردووی بەخوای مەجارێک بە بەلاش بەرێ مەجای لە شتانیان نادەمێ ئافرەتەوە بەڕان دەکەم بڵێ باشە لەنجەخان حلە هەر خانمێک مشتریەکی خۆی هەبێت مشتریەکی بێ بچێ ستیان و لیباسی لێ بکڕێ و مشتریەکی بێ بچێ مەیکەپی لێ بکڕێ و ینی مشتری خۆی نەبێ نەوێرێ خۆی کا بە دوکانەکانەوە چارەسەرە بێگومان من تاقیبێکم لەسەر قسەی کاکەشە بوو کەوتی خەتای ژنەکانە باشە ژنەکان بچن بۆ کیوە گەر سەتاشتای دوکانارەکان وا بن خۆتۆ بێ شوێنێکە بەشتی لێ بکڕی بۆ خۆمان نەزانین ڕێژەی و دوکانانەی کە ئافرەت بەڕێوە ئێبا زۆر کەمە وەمە چارەسەر نییە لە بەرەوەی ئینسان ئازادە چێ بۆ دوکانێ منی زۆر جار چوومەتە دوکانێ شتەکانم بەدڵ بەوتێتەوە ژمارەکەت دانێ لەوانەیە شتی تازم بۆ بێ ناچارم ماتومەتەوە بەڵام حاڵەت بۆ حاڵەت فەرقیە بووە ئەزان کێشەکە چییە کێشەکە ئەبێ بنبڕ کرێ وەکو باسم کردیانی ئەبێت حکوومەت خاو خلیچکەی حکوومەت خەمساردیە حلەکرێ کاک دەروون ئەمە ئیشی حکوومەتە ئیشی من نییە من ئێستا چالاگوانێکی ژنانم حاڵەتێکم بینی ملی کابرام گرت و یامە دە سکریتێک ئەمە سوتفە شەنسیە بوو من لەوێ بووم بەڵام من ناتوانم من دەسەڵاتیۆم نێ بچم خەڵک لە دوکانەکەی دەربێنم بەیانی جەنابێدە و ناوانە ئەی بە برادرانی پۆلیس من ئەتوانم وەکو کەسێ هاوکاریان بکەم قەنەعەتکەم بە ژنەکان تەلەفۆنیان بۆ بکەم تەجیعانکەم بەوەی کە بێن سکاڵات تۆمارکەن بیکەین بە کەمپینێک ئەگەر ڕازی بوون ناوەکان بڵاوکەینەوە لە سۆشیال میدیا توانین کەمپینێ بکەین ناوی ئەم دوکانارانە بڵاوکەینەوە بەڵگەکان دۆکیمنتکەین محامیمانەیە لە دەستگاکان ئەکرێ مەلەفەکە بجوڵێنین ئەمە ئەکرێ بەڵام وەکو تر ئەوەی کە دەسەڵاتی دەستگیرکردن و ئیجراعاتی ئەمە سڵتەی قەزایی و سڵتەی تەنفیزیە کە توانێم کارە بکە بەڵام کێشەکە چییە حتا مەلەفی تەحەڕوش کاتی ئەچێتە بەردەستی حاکمێکیش ئەویش بە هەندوەری ناگرێ بابەتەکە بابەتێکی گرنگ نییە لەبەرەی لە مجتەمەعێکی زکووریە پیاو پێی وایە کە دەسەڵاتیە ئەتوانێت هەموو شتێ بکا بەرامبەر بەژن و مافی خۆیەتی کە تەحەڕوشی پێ بکات چی بۆ ژنانە ئەڵێ چی بۆ ژنانە ئەڵێەوە تا کاگاوکار دوکانارەڵێ هەتا ئێستا من بۆ خۆشم ڕاستی تاقیقمان کرد تۆزێک سەیری مەلەفاتی شورتەشمان کرد پۆلیسمان کرد لە کوردستانە داوایەکمان دەست نەکەوت کە ئافرەتێک داوا و سکاڵای تۆمار کرد بێ بڵێ کاک نەبە زەحمە بێمە لە فلان دوکان لە فلان مۆڵ تەحەڕوشم پێکراوە حتا بەم دیاردەیەکە ئێمەژێ ساوەکو نمونەیەکی زین و باما ئەمیش داوای تۆمار نەکردو هەتا ئێستا
ینی چی بە ئافرەتانەڵێ ینی خۆ لە کۆتاییە ئیتر چۆنچۆنی ئەما بێ بە قەزیێت چۆنچۆنیە بێ بۆی کە چارەسەریکەینەوە تا ئێمە بەرنمەیەکمان لەسەر کردووە گۆمەکە ئەشڵەقێنەوە و دڵنیاشم لەوەی کە ئێمە بە دوواداچوونی بۆکەینەوە کە بەرنمەیەکی تر ئەم دیاردێشە بینە ئەو شوێنەیە گەر بە شخصیش بێ ئەی بینە ئەو شوێنەی کە ئیتر وردە حکوومەت خودوکە بین ئیشی لەسەرکە وا لە حکوومەت پێین کە پۆلیس ئەکتیفتر کاتەوە بۆ ئەم دیاردێ بەڵام خانمان خۆیان ئەبێ چارەکە ئەوەیە کە قسە بکەن ینی حەلی وحیدەوەیە کە ئەمانە قسە بکەن کە ئەمانە سکاڵات تۆمارکەن کە ئەمانە کە سوکاریان ئاگادارکەنەوە بۆی بتوانن ئەم مەلەفە بجوڵێنن چکەوە کوتم ئەو کەمپینەی کە باسم کرد هەر بە قسەکردن چی بۆ بیرتەسجەی هەندێک لە کەسوکاری خانمان ئەڵەی کە خانمان وایان لاتۆ ناوێرن فزە بکەن لە ماڵەوە قوڵینەیەکەکەن بەسەریان بەڵێ من گلەیەکەم لەوەیە لە ئەو خێزانانە کە تاکو ئێستا بەڕاستی نەیانتوانیەوە ئەوەنە نزیک بن لە مناڵەکانیان لە ژنەکانیان لە کچەکانیان کە بتوانن ئەم بابەتانە باس بکەن و بتوانن ئەمان مەلەفەکە بجوڵێنن یا باوکی هاوکاری کچەکەی بکە بۆی بەیانی نبێتە هۆکاری مردنی کوشتنی هەر هۆکارێکی تر بابێت مەلەفەکە لە پۆلیس بجوڵێنێت توانە ئیجراعات بکە ئەمە زۆر میمە ینی ئەبێ ئەم تێگەیشتە لە ناو خێزانە دروست بێ تۆ ئەگەر کێشەیەکت لە ناو خێزانەکە هەبێ خۆ دەتوانی لە ناو خۆتە حەلیکە بەبێ خەڵکی تر بزانێ با کێشەکە حەجمیشی چەند گەورە بێ زۆر جار بەر لەوەی مام بزانێ خاڵ بزانێت دراوسێ بزانێت تۆ توانای ئەوە تێ وەکو باوکی وەکو کەسی چارەسەرێکی ڕێکخراوێک شکەبەی کە ببێتە وەسیتێک لە بینی ئێوە و پۆلیسا یعنی بۆ نمونە خانمێک یعنی ڕێکخراوێک شکەبەی یا ئێوەمانان چێتان هەیە کە چۆنەڵی گەێنەرێک بێ لە بینی ئەو خانمە و کە قوربانیە و لەگەڵ پۆلیس ئێمە دەیان مەلەفی وامان هەبووە کاک دەروون ئێمە کەیسی زۆر گەورەمان هەبووە کە کەیسی سیاسی بۆ ژنی سیاسی بۆ ڕوبەڕێم حاڵەتە بۆتەوە ئێمە یەکێکین لەو دەستگایانەی کە یەکەم کەیسی تەحڕوشمان لە کوردستانە هێنایە سەر مجەلەکە و ئیشمان لەسەر باشە چۆنی خانمێک دەستی بگا بە ئێوە ژماری گەرمتانەیە بەڵێ ژمارەیەکی گەرمتانەیە شتێکتان هەیە ئێمە ڕقم تەلەفۆنمانەیە بەڵێ توانین بتانینێ ژمارەمان هەیە وایروە محامیشمانەیە دەستگاکەشمان شوێنەکەی وازە هەر دەستگای واروین بۆ پرسەکانی ژن لە ئێماڕێفین ئیتر هەرکەس لە هەر کەسێ بپرسن نەتوان عنوانی ئێمان دەستکرد باشە کاک نەبەس چی بکەین دوا بە دوای ئەم بەرنامەیە و گۆمەکەمان شڵەقان تۆزێکە ئێمە گۆمی شەشڵەقێنی چاچی شڵەقێنی چی بکەین یعنی ئێستا تقریبن ئیتر کۆتایی بەرنامەکەیە ینی چۆن دڵخۆشمانەکەی چی ئەکەن دوا بە دوای ئەم بەرنامەیە ینی چۆنی بەرەنگاری ئەم دیاردەیە ئەمە بەتاکیت ئەو بەرنامەیە جەنابەت وەکو راپۆرت وەکو کەیس پێشکەش بە بەڕێبەراتی پۆلیسی پارێزگای هەولێر دەکەین بۆ ئەوەی بە دوواداچوونی زیاتر بکری بۆ ئەو کەیسە چاوی زیاتر بخشرێتەوە بەسەر ئەو کەیسەدا دیسان شتاکیید لەوە دەکەمەوە پێویستە ئافرەتانی مە زیاتر لەوە هۆشیار بن و دەکرێت ئەو کەیسە لەلایەن کە سوکاریشیان بجوولێتی لە ڕێداوە کاری گشتی بەس ئەگەر لە هیچ حاڵەتە ئەوانە هیچیان نەکرد دەکرێت زیاتر ئاگاداری خۆیان من یعنی زیاتر ئاگاداری خۆیان من ئاگاداری شوێنە بن کە سەردانیان دەکەن پۆلیسی هەولێر و سلەیمانی و دۆک با بڵین پۆلیسی کوردستان بڵێ گوێک لەم هینەی ئێمە بگرن گوێک لەم پێشنیاری ئێمە بگرن کە لەگەڵ لەنجەخانە بیرمان لەوە کردەوە کۆمەڵێک کچدانێن ئەم کچانە مایچیان لێ ببەستن بیان نێردنە مۆڵەکانەوە ینی وا تەدریبیان پێ بکەن وا فێریان کەن کە چۆنەڵی دوکانارەکە ڕاکێشن بۆ لای خۆیان بڕوان پێ بکەن لە مۆڵێکی ئاوا یەک دوکان داخرێ و لافیتەی پێوە بکرێت لە بەروی بنووسن لە لافیتەکەش بنووسن ئەم دوکانە داخراوە لەبەر بێڕەوشتی خاوەن دوکانارەکە لەگەڵ مشتریەکانیان جابزانە کەس ئەوێرەی تر ئەگەر بەڕاستیش کچ بچێ بۆ لای ناوێرێ قسە بکە وایە کاگاوکار فکرەکەم باشە ئەرێوەڵڵا دەستاوتان خۆشەگە شتێک بکەن بەس بەڕاستی خەڵکیمە دەترسێتن کاک دەرون یان کچیمە دەترسێت باسی ئەو شتێک بکاتن ناوێت بچی لە ماڵی باکن لەکن باوکیان داچی باس بکاتن ڕاستە ناوێتن شتەکە گەورە بیتن ڕاستە کاگاوکار چارەسەر چی کرد تۆش چارەسەرێکمان پێ بڵێ وەڵا چارەسەر میوە لێژنە چی وا دابنێن ئەوەی کە من باسم ئەویان باشترین شتە بۆ چارەسەرە ڕاستە لەنجەخان دێڵە چارەسەرمان پێ بڵێ و خۆشبەختانە تۆزێک شتمان کرد بۆ بەرنامەکە ئەو بۆ تیکەری کە ئینووسین کە بە پشتوپەنا و هاوکاری ئێوە چکە نزیکی 140 شتێک ڕێکخراوی ژنان هەیە لە کوردستانە کە بەداخەوە من خۆشم بەرنامەم لەسەر کردو ئەوە ڕای بەشێک لێەوەی چالاکوانی جدی ژنانیشە کە بەشێک لەو ڕێکخراوانە خۆیان هۆکارن بۆ حاڵی ئافرەت کە لە ئێستا ئەگوزارێت ئەو قسەیە ئەزین چۆن ئەمە حکمێکی مطلقە ینی ئەمە من بە هەندوەری ناگرم ئەڵێم
بەشێکی ئەزین چۆنە ڕێکخراوی ئەبێ ئێمە وەزیفەی ڕێکخراوەکان کاک دەروونخوا بەس قەمەکە وەزیفەی ڕێکخراوەکان چییە؟ ڕێکخراو حەلقەی وەصلە لە بینی حکومەت و مجتەمەع داکۆکی لە قەزەیەک کات ئیش بۆ توێژێگەکە ڕێکخراو باشە ئاخر 340 ڕێکخراوی ئەوێ بەڵێ سەوت من ئەمە تۆ بەعام باسێکی بەڵام هەمویان خۆ ڕێکخراوی ژنانین ئێمە باسی مەلەفێکی ترەکەین باسی بابەتێکی ترەکەین بەڵام ئێمە زۆر جار وەزیفەی ڕێکخرا و حکومەت جیاناکەینەوە مەسەل هەڵبەتە نەموتوە ئەرچی سەریکە ینی بە بالێک حاڵی بین وەختی بەرنامەکەدا بوو هەڵبەتە نەموتوە ڕێکخراوەکان وەزیفەی حکومەت بکەن ڕێکخراوەکان بچن دوکان بە دوکان بگەڕێن بەڵام من باسی ئەوەکەم 140 ڕێکخراو هەیە لە کوردستانە بۆ 3 شار من باسی ئەوەکەم بەشێک لەو ڕێکخراوی ژنانە ئەمە هەر ژنان خۆیان بۆ منێ نووسن کچان بۆ خۆمی بۆ خۆیان ئینووسن کە بەرنامەکەی من و هاوشێوەکەی بەرنامەکانی ئێمە خزمەتێکی زیاتریان کردووە لەو ژمارە ڕێکخراوانە هەڵبەتە بە مطلقی باسی هەمووی ناگەین ڕێکخراوی شەیشی باشی کردووە شتی باشی کردووە جەنابە دەدۆ ئێستا کۆمەڵێتی کەر و ناومانەی تێ ڕێکخراون شانێنە بەرشانی ئەم دیاردەیە و بەیەکەوە چارەسەر یەکەین بەڕاستی فەرموو بابینە سەر پێشنیارەکان بەنسبەت بابەتی تەحەڕۆژ من بەڕای من ئەبێ یەکێ بێت لە ئەولەویاتی کاری ئەم حکومەتەی کابینەینەوە کە ئەمە مەوزوعێکی زۆر مهمە و پەیوەندی بە هەموو لایەنەکانەوە هەیە چ لە خودی وەزارەتەکانە کە ئێستا یەکەی جەندەری هەیە لەناو خودی وەزارەتەکانە حاڵەتی تەحەڕۆژ زۆرە چ لە مدیر عامەوە بۆ خوارەوە مۆزەفەکان هەمووی ڕوبەڕووی ئەبنەوە ئەکرێت سندوقی سکاڵا هەبێ ئەکرێت دەیان پلاندا بنێن پۆلیسیەک هەبێ بۆ ڕوبەڕووبوونی ئەم حاڵەتە ئەکرێت سۆشەڵ میدیا ئاکتیڤ بکرێت بۆ نمونە سیارەیە کە تەحەڕۆژ پێکا لەسەر جادەیەک سەر ڕقەمەکەی بڵاوکەیتەوە بەم شێوەیە ئەو گروپەی کە جەنابەت باسی کرد دەیان پلانی تر کە بە هاوکاری ڕێکخراوەکان و برادرانی پۆلیس ئەکرێت ئێمە بگەینە سیغەیەک لەسەرەوەی کە ڕوبەڕووی ئەم حاڵەتە بینەوە چکە ئەمە بابەتێکی زۆر گرنگە بۆیە بەڕاستی ئیشی حکومەتە و ئیشی ئەو قانونەش کە غرامەیەکی کەمی داناوە بۆ حاڵەتە بەڕاستی ئەمە بە عقوبەیەکی بچووک معالەجە ناکرێ و تەوعیەکردنی کۆمەلگا و هاندانی خێزان بۆی بتوانێت بە بەشێک لەم حاڵەتەوە بۆی ئەم مەلەفە تەنها مەلەفی ژنەکە خۆی نەبەوە یەک شتی کەش کە زۆر گرنگە بیرمان نەچێ حاڵەتی اقتصادی کەسەکان زۆر جار ژن لەبەرەوەی ژنان زۆربیان هەژارن ڕێژەی هەژاری زیاتر لە ناو ژنانە زیاترە ئەم گروپە ئیستیغلالەکرێ بەشێکی زۆری ئەو کچانەی کە لە کەمپەکانیان لە مۆڵەکانە کارەکەن ئەمانە هەمووی لە فەقیریەت لە بێپارەیەت لێرە پێویستی بەکارە زۆر جار خاوەنی دوکانارەکە ئەمە ئیستیغلالەکە هەژاری ئەم ژنە ئیستیغلالەکە لەبەرەوەی بەدیلی تری نییە بۆ کارکردن بۆیە بەڕاستی بەشێ لە هۆکارەکانی حاڵەتی دوو بەرنامە پێشتر باسیەوەمان کردێمە بابەتی هەژاریە کە تۆ ئەمە ڕێگایەکە بۆی کە تۆ ئیستیغلالی کەسەکە ئەەکەی بەدەر لەوەی ژنبوونی خۆی کە ئەمە بە حەقی خۆی ئەزانێت کە ئیستیغلالی جەستە و کەسایەتی کەسەکە بکە بۆیە بەڕاستی جارێکی کەش ئەیڵێمەوە ئیشی ئەم کابینەیە ئیشی وەزارەتی ناوخۆ بەڕێوەبەرایەتی تونندوتیژە و ئیشی ئەنجومەنی خانمانە بەڕاستی من گلەیە لە حکومەتەکەم ئەوەیە کە ئێمە بە تایبەتی چ ڕێکخراوەکان چ حکومە دوای لێ هاتووە بۆ بە منەفزی بەرنامەی منەظەماتی ئینتەرناشنەڵ و دۆنەرە دەولیەکان لە کاتێکە ژنانی خۆمان قوربەسەر بوون یەک دنیا کێشەی کەڵەکە بوو هەیە ڕێکخراو دانیشتۆ دوای پۆلیسی و استراتیژی ڕێکخراوێکی ئینتەرناشنەڵ کەوتۆ لە کاتێکە ژنی ئێمە لە شەڵتەرەکانە بۆ گەنیان کردووە ئەمە قسەکەی من بوو بەڵێ ئەمە یەکێکە لەو مۆزوعانەی کە بەڕاستی ئەبێ حکومەت شانی باتە بەر ئەبێ ئەمە ئەولەویەت بێ لە کاتێکە ئێمە نازانین تا ئێستا سیاسەتی یوئێنەکان چییە بۆ قەزەی ژن لە عێراقا ئایا ئەم سیاسەتە تا چەند لەگەڵ واقعی ئێمە ڕەنی یاوەتەوە ئێمە هاتوین کێشەی ژنانی تر لەگەڵ ڕێزم ئێمە ژنانی سووری ژنانی ئایدیپیەکان ئەوانەی ئاوارە عێراقیەکان سەرسەر و سەرچاومان ئێمە بە ئەرکی خۆمان نێزانین بەڵام من وەکو ڕێکخراوێک ژنی خۆمان ژنی ئەم کۆمەڵگایە بۆ من ئەولەویەتە ڕاستە هەندێک کێشە و دیاردەش هەیە هەندێک کێشە و دیاردەش هەیە کە لێرە هەیە لە چوارچی مەسەلەن من پێم وانییە لە سوید کێشەی مەسەلەن تەحەڕوژ بە و جۆرە بێت هەشە بە شێوازی تر هەیە پۆلیس وا کۆنتڕۆلی کردووە کە ڕێخیشی بۆ نەبێ ڕێکخراو ئیشی لەسەر بەڵێ لەبەری سیستم هەیە لەبەرەوەی ئەزین چۆنە تۆ سیستمی پاراستنی ژن حکوومەت لە مەسەلەی پاراستنی ژنا سەرکەوتوو نەبووە ئاسایشی ژن تا ئێستا لەژێر هەڕەشەی خێزانایە کە ئەمە گەورەترین کێشەیە کە تۆ چۆن ئەتوانی مناڵێکی کچ لە خێزانەکەی خۆی بپارێزی چییە ئەم قدرەتە چییە ئەم دافعی کەوا لە باوکێگە کە ئەو مناڵی کە خۆی پەروەردەی کردو بێ بەدەستی خۆی بیکوژێ ئەمە یەکێکە لەو مۆزوعانەی کە بێ ئێمە دەیان کاری جیاوازی لەسەر بکەین بۆی بتوانین ئەم ئەمنیەتە بۆ ژن دابین بکەین بۆی جارێکی کە هەست بە ئەمام کە لە ماڵەکەی خۆیە بۆی نەگاتەوەی کە ژنێک بکوژێ کە خەدری لێکرێ قسە بکات کەسەکانی خۆی بیکوژێ لەسەر گومانێک لەسەر مۆبایلێک لەسەر بابەتی زۆر تافەکە هی ئەوە نیە تۆ ئینسانێکی لەسەر بکوژی و حەقت نییە بیکوژی بۆی بەڕاستی ئەمە مۆزوعێکی زۆر میمەوە سێ ئەخیرتم بۆ دانێ کاک نەبەس دیاردەیەکی وەکو ئەو دیاردەی کە پیشانماننا ئەگەر ئەوە سکاڵا تۆمار کات
ئەو دوکانارە چی لەگەڵاکرێت ئەو دوکاندارە ئیجراعاتی یاسایی لەگەڵ دەکرێت حەسەبی ئەو بڕیارانەیە کە بەڕێز دادوەر دەری دەکا بە داخستی شوێنەکە ڕەنگە ئەو پیشەیەشی لێ مەنع بکرێ وەکو پیشە شوێنەکەش بەڵێ بەڵێ زمنی ئیجراعاتەکانە زۆر جا ئەوە دەکرێت غرامە دەکرێت و ڕەنگە حکمیشی لەگەربی حەسەبی توندی حاڵەتەکەی دەستخۆش وەڵام من خۆشحاڵ بووم کە ینی ئەو یاسایە داخستنی دوکانەکەشی تایە من ئەو بیسبۆسی شوێنەی کە بە منی راوە کە تەسلیمی لایانی پەیوەندیداریەکەم هیوادارم چەند شوێنێک لەو شوێنانە ببن بە عیبرەت و داخرێن بەرپرسیارەتەکەشی ئێمە گرینە ئەستۆ نەگە و خانمانی کە تەحڕوشیان پێکراوە و بە پشتیوانی یاسا هەڵبەتە کاک هاوکار گریمان تۆ بە حکمیەوەی کە لە ئیشەکەیت یعنی با ئێمە ئیتر من دڵنیام لەوەی کە بە پشتیوانی یاسا و بەو فشارانی کە ئێمە وەکو میدیا هەمانە دڵنیام وا لە لایانی پەیوەندیدار و پۆلیسەکەین کە دەستکات بەم دیار دێ پێ دوایە گەر دوکانێک داخرا لافیتەیەکیشی پێوە بوو نووسرا بێت چۆن دوکانێکی وەکو وتمان چۆن دوکانێکی خواردەمەنی لافیتەیەکی پێوە بێت لەبەر شروتی تەندروستی وێنەکەیان وا لێ کردووە لە بەرچاومانی تر هەتا ڕەنگە تا 4-5 ساڵی تریش سەر نەکەیتەوە بۆ دوکانە بە جۆرێک وا و دوکانە ئەشکێت پێ دوایە گەر دوکانێک لافیتەیەکی وای پێوە بکرێت تو لە لافیتەکە بنووسێت لەبەر بێڕەوشتی بەرامبەر خانمان ئەم دوکانە داخراوە پێ دوایە ئەو دوکانە ئایندەی ئەو دوکانە دوای کردنەوەش چی بەسەریە بەڕاستە منەوە دوکاندارەکە وای لێ بکرێت نیشتە چوار بڕووداتن بەڕاستی دوکاندارەکان کە دەترسێن شتیوا دووبارە نابێتەوە یعنی ئەو دیاردەیە گەلێک کەم دەبێتەوە بەس بەڕاستی ئێستا ئەو دیاردەیە گەلێک باو بۆ کاک دەرو بەس ئەو دیاردەیەگە نەجاعات بیت ئەو لێژنەی دانیشتن ئەو گروپی دێن لافتێکی لەو دوکانە دێن لەسەر ڕەوشتی ئەو شتێک کرایە لەسەر ئەو شتێک قەپات کرای دوکانەکە ئەو دیاردەیە کەم دەبێت دوکاندار کە شتێک دووبارە ناکاتەوە ڕاست با قسەی ئەخیرکەی کاک نەبەس لە کۆتاییە چی بڵێ چیڵێت وڵا لە کۆتاییدا هیوادارم هەم لایانی حکوومەت وەکو ئێمە مانان کە پۆلیس هەم ئافرەتان بە شێوەیەکی گشتی چاوکراوەتر بن و زیاتر گرنگی بە و کەیسە بدەن وەکو ئەو پێشنیارێک جەنابی کاک نەبەس لە هەولێرە تا ئێستا هیچ دوکانێک بۆ بەبیان ینی بە ئیجراعاتی لەگەڵا نەکرا و دانەخراوە نییە دانەخراوە لەبەرەوەی سکاڵا تۆمان سکالە تۆمە نەکرا ئافرەتان ڕەنگە بەداخ و خوشیان لەبەر هەر هۆکارێک بی و کەسیان زۆر بە مهم وەرنەگرتی ئەو لەبەر هەر هۆکارێک بی بەڵام هەزاران دوکان لەسەر گەسێک داخراوە لەم جەخان دوا قسم بەڕاستی من یاسایی بەکارهێنانی مۆبایل ئەمە بۆ من ئەم یاسایە کە تەفعیل کرێ زۆر مهمە واوەی کە لە سۆشەڵ میدیا و هەڕەشانەی کە ئەکرێت بە هەندوەر بگیرێ و ئەو هەڕەشانەی کە بۆ مۆبایل و بە مەسجەکان ئەکرێ ئەمانە بێ هەمووی بە نەزەری اعتیبار وەربگیرێ چکە مۆبایلەکە کە وەسیلەکەیە بۆ هەڕەشەکردن و ئێستا ڤیدیۆی تایە کۆمەڵێکمەکە لە مۆبایلەوە بڵێ زۆر جار حاکم ئەم بابەتە بە نەزەری اعتیبار وەرناگرێت تۆ جاریوە سیدیەکی ژەبەی ئەڵێ محکەمە بە نەزەری اعتیبار وەری ناگرێت ئەمە مشکلەیە زۆر جار بڕیاری محکەمەی ئێوە بۆی بچن مکالەمەکان دەربێنن ئەمەش تۆزێ معقەدە بەڕاستی بۆ ئەم بابەتانە ئەبێ تەسیلات زۆر بکرێ بۆی بەڵگەکان دۆکیمنت بۆی بە ئاسانی کەسەکە ریپۆرت کرێ ئەو کاتە بتوانانی ئیجراعاتەکان بکەیت یاوەتە ئێمە ئەگەر ویسمان ئەم شتە بکەین بۆ نمونە لە پشتی پەردەوە هاوکاری بکەین ئەم مەلەفە کەڵەکە بوانە کۆ بکەینەوە ناچارین پەنابەرینە بەر دادگا و بەر پۆلیس و بەر کۆڕەک و ئەو مؤسسانە هاوکار بن بۆ ئێمە بتوانین بەلای کەمی سەڵتەکانیان بێنین بۆی بێ بە بەڵگەیەکی مەلموس و ئەو کاتە حکومەت بەڵگەیەکی بەدەستەوەیە بۆ دەستگیرکردنی ئەو کەسانە بۆیە بەڕاستی ئالەتی بە دوواداچوونی ئەم پرۆسەیە زۆر معقەدە وەکوتم زۆر جار دەسەڵاتی تەنفیزی یا سڵتەی قەزایی هاوکار نییە لەو بابەتە بۆیە ئەبێت تەسیلات بکرێت حتا لەگەڵ کۆمپانیای ئەمەی کۆڕێک و ئاسیا و ئەمانە ئەبێ قسە بکرێکە ئیسیسنای بکەن بۆم حاڵەتانە ئێمە زۆر بە ئاسان دەستمان بگە بم ڕیکۆردانە چکە بابەتی تەحەڕۆش زۆر جار ئەگەر دەم و دەست و ئیجراعات نەکەی ئەزانی بابەتەکە هینە بێت یعنی کەڵەکە ئەبێ و زۆر جار ئیتر کەسەکە بیرێکێتەوە وازی لێنێ ئەبێتەوە دقەی ڕاستەخۆوا لە کەسەکە بکەین فوری ئیجراعات کا بەرامبەر ئەو مەوزوعەوە و طریقەیەک بدۆزینەوە کە ئەگەر ژنەکە کەیسەکەشی نەکرد بەدیلێک هەبێ بۆی کە حکومەت بەرپرسیارەتی ئەم حاڵەتەڵ گرێ بۆی خەڵکەکە وردەوردە حەز بە ئەمنیەت بکە ئەمە زۆر مهمە وەکوتمە بێ ئەولەوێتی کاری حکومەت بێ لەسەر مەسەلەی ژن و بابەتێکی زۆر گرنگە و ڕاستە یەک دنیا مەلەفی تر هەیە کە بێ ئیشی لەسەر بکرێ بەڵام بەڕاستی ئەم بابەتە
بۆ هەموو کەسێک بۆ هەموو ژنێک لە وڵاتە لە بەرزترین پۆستەوە تا بچووکترینی پەیوەندیدارە بە مەوزوعات و ئەبێ بەڕاستی زۆر بە جددی کاری لەسەر بکرێت دەسەکانە خۆش بێت کاگا و کات داخس ئاخی قسەی من هیوادارم لێژنێک دامدرێتن لە بە دیاردەیە ئینشاڵڵا شتەش نامینێتون و بەس ئەگەڵ دیاردێت دووارە نەبیتەوە زۆر باشە لافیتەیەک لێ درێتن لە بۆ دیاردەیە هەر دوکاندێرە غەڵەتێکی وای کرد و هەشتێکی کرد ئیزراتی لەگەر بکرێتن و تووشی دادگای یاسکایی بکەن بەس ئینشاڵڵا ئاخر جارەوە شتەش دووارە بکەوە دەسەکانی خۆش بێ و زۆر سپاس منیش لە کۆتایی بەرنمەکە ئاڵێم دووسێ پێشنیار لەم بەرنمەیەوە لەدایک بوو بە هاوکاری هەمومان پێشنیارێکیان بە پۆلیسە ینی بە پۆلیس ئەڵێم لە کوردستانە بەڕێوبەراتەکانی پۆلیس ئەڵێم دە 15 خانمدانێن خانمی جوان خانمی شیکدانێن نەک بەجلی پۆلیسۆ خۆیان بکەن بە دوکانەکە ئەم خانمانە کامێرایان لێبەستن مایچیان لێبەستن دەمی دوکانارەکان تاقیکەنەوە بزانن چ دوکانارێک بیانی دەست و پەنجەی شلە بۆ ئەم دیاردەیە بانگی کەن ئیجراعاتی لەگەڵا بکەن ئینزاری یەک و دووسەی بنێ ئەمە حاڵەتێک و حاڵەتێکی تریش ینی دوکانێکی گەز 50 تەلەڤیزۆن و کامێرا تەسویریەکە دەمە چێت گەسەکەی دوو مشکی بەسەرەوە بۆ بەڵام هەزاران کەیزەیە هەر بۆ خۆم سەدان کەیسم لایە کە لە ماوەی ئەم دووسێ ڕۆژە پەیوەندیان پێوە کردوم کە خانمن لە نمونەی ئەوەی کە پیشانمان ناوە ئەمە جۆرێکە لە تیرۆر لە کوردستانە بەڕاستی بۆیە بەلایانی پەیوەندیدار ئەڵێم دەست و پەنجە نەرم کەن لەگەڵ یا حسابی بۆ بکەن وەک چۆن خەتەرێکی سیاسی لەسەر حیزبێک دروستە بێ لەسەر بەرپرسێک دروستە بێ سەدان کادرتانەکەنە کارەوە بۆ دۆزینەوەی ئەو کەسەی کە خەتەرەکەی دروست کردووە دەزەحمە نەبێ ئەوەنەش پەرۆشی ئەو خانمانە بن پەرۆشی کچەکانتان بن پەرۆشی ژنەکانتان بن پەرۆشی ئەو خانمانە بن کە لە کوردستانە تووشی تەحەڕوشە بنەوە هیوادارم شتێکمان کرد بێ و بە دڵنیاییشەوە دەروون و دیاردەوە کرد دیاردەیەکی تر دەستبەرداریم دیاردەیە نابێ هەتا بەرەو چارەسەریە بێت زۆر سپاس.